لانيا هولاني اذن اللي تزام دولانيا تلو تزابي من نادي والله شنقا تصدق يا كاكا هستا كاس بيش نيون ديوتوا اتو كاس بيتزا والله ابدا ما قوراني بيش 4 ادي بيقوراني بيش كل تو زين الريم روز ادي بيقوراني بيش أجابة شنو قوراني دلهم رجال خوالي كم غير ماما زوم توامنيا ازا صبرو دري أتلاتو دولة من بين صرت سايش تدرى من بين أتورا هستا قوراني بدل مزانا دنقو بتسوي كاكا ميري ميشك ما باس صبرو دري نعطي بس رابط من بو داي نم ديرون عاشي بختم يا الخوشي للرجعانم فلك صرخي زمانا جيرو داي ترى تزبطانم بس ميشك بردن بس دري هنا عم يتصريني نعدور لخوت أمي ولا يتوزي لك تروح عقل تريم اتيك ناسين دس يطوب ها أما زولا توزي لك تروح عقل تريشم هاستا برو دري وازم نبين نعم هاستا برو دري نارو ها يك شق اليد ما تا ما قاش نبي كز دقصتي بغاز هاستا برو دري نارو كل هاستا برو دري هاستا برو دا كل هاستا دا كل هاستا برو دري چیە هاوارە دا تلا دنق ناخوش تجي ناخوش تخوا ئەروەڵا دەنگی نەخشەڕ باشا داك الشبري لسرينا هلا تسري وين ڕێکی هەستە جەژنە بچن لە بۆ ماڵە دراوسێ جریان گرانەدا هەستە سيدا كاجي الموديل يا اشتانا ما يستمو التلفون ئەی مۆدیلی موبایلەکەی دەستە عارف هەستە دەرگای هەستە قصدي أتوش هەستە هاستا برو دري أتوش لەگەڵ پێمە هەستە لە بناڵێ ڕۆژانە كرة تركيب كنا خالي كرة ستانة وكرة قرب أو شر الصياد بودك يا خوبا خير خالي إيه بس هاي شوي بقى خالو كرة أو بون ترشاية سيلا نقودي كرة لو خوتا نشتي بوجيجني ورخالة يزبداني قتها أو جيجناني خود ورقت برو كا لبس حام زر من دي كا قول سيني خوش كم قول سين دام يا مناك عباس گیان بەخێر بێ جدت بيروز بيخوش كم چاکی کاکە گیان باش ماشي ئەی ڕۆ ئەوە چیە بێ پشتێن هاتووی والله خوشكم أول ناو تاكسي هندم قرماب وهندم قرماب ولا بشتيم كرده ولا تنيش تخون دانا بس هاي خشم جو قلت موشي دابازين ببيرين بينوا دابازين ما يوجد بيرين أبو بس غم النبي الرقم كم قرتيا خدا عالم النيت وش كاتي لي ذاك أري خوشكم أو قد زيلا أنا سيأتو بخيوت كردي وازم لێ بێنە مناڵی زۆر و بۆر چی بکەم خاري يا خوبا خيري دوشينك عمل دريج في كرم رقع عقل من عقل والله خار اخر دبين باشتك هي سيا والله قال زور عازل لو ديوي دري خار ما شقري اذا ما قل السريناتي الله تجيجنان ياخذ ورقة هسه برودي والله قال تبزم ما دشينيو اخي بشرني انه اذا تاشتين موا ساكم ناكل خوشكم یاخوا و دەستانە خۆش بێت أري خوشكم نا محمود ليري نا أحمد ليري خيرنا آتينا أمن قوتم يستبيش من ليرنا إيريان عودان كرتوا ناوجەرگم ڕەش بۆ تۆ بەدەستیان ئەحمە بە تەمای بێ ئەڵێ مەحمووی لێبێ من نایە واش لو زماني بزانا مال خراب أولادي جوركا عمري خود لسوان داني آخر جنيه لرقية قدرينينا كنداتش خويان خەتای ژنەکانیانە ها محمود إبراهيم أو قول له شيء فش كتو كورا أو سينجل له شيء ده البراندي ها بوتو خالة أوزل لسراتي كورا بروي وده بتستني والله يشوفوا تترات برو قشبر بانيه بده ما برشابان دانیشە لەبەر زەختەکە أدب سز ئەلو والله داي جان جشن فيروز بيا ئەگە دایکێ بمرێ جەژنیش لە تۆ پیرۆز بێ دايك قرار وابين بو ماليوا ئەی ڕویاخوا بەخێر بێن ڕۆڵی ماڵی باوکتە جەژنە و دەوەنە ڕۆڵەوە سێمە بێتەوە بۆتان بۆ دیان نەبوون بەم جەژنە دايك جان خو أحمد نابوه با باوا بەڕێگاوە ئەویش وای سایەت والله دايك جان مادام أحمد منا مسبيني ئەیە ڕۆڵە بۆ واڵی جەژنە وەرەگەردن ئازای لێک پێن بران ڕۆڵە گیان بۆ واکەن لەسەر چی واشە بدم خوشكم بدم براي خود بدم براي خود او قرانه تو ناويرن لقسم درسن امن مجلس نيه قسم بكوت عاردي وش مشكله جورا حل دكم الو خالد جان جشن فيروز بيا هاي اخوا مبارك كان اخشى له هزار جشن بي سرخر او تشد نايم خاص بلا سردي والله خالد جان ما دام احمد بسري تو منه محزم لشارينيا اي باشا يك سؤال ليبكم باشا او برايا فقيريتو دقي لي داي ناخير باري لي بردي نعم مشكله لو كردي ناخير ايدي السبب لو دكن نقول كاكا لو دكن ازانيك يا خالد جان بال السفريك مع كربيكوا تعليقي لخزانك مع بخوام نشبي من اخوش
هيدا والشي زلا بري والله گیانە بە قوربان باشە کەسم دێ باشە بە قوربان زۆپاکە کوژانەوە باشە جەری ئەحمەد نا ئەحمەد دڵی زۆر باشە بۆ دڵی دێ من ناڕەحەتکە لەسەر قسەی من قسە ناکە باشە بە قوربان باشە خواحافظ چیوە؟ خوشکمە هەمویان دەچنە ماڵە دایکم کوتیان هەموو لێ کۆ دەبینەوە ئەتۆش بەرەوێ نا بابا ژنەکە تۆ لە بخۆت و بۆ وعد ئەی من وتم بە دایکم یەم بۆلات دەیجاتیە خۆ دایکتی لە نایە سپێنێ بچین آخر وعدم ماوە تێ ژنەکە وعدت داوەتەیە من نایەمەوە پێت بڵێم ئەمە خوشکەکانم هەموو لەوێن هەموو مێردەکانیان دەیێنن ئەی دەمەنیش نایەم دەنایی چ بکەم نای بەجار و بەجەهنەمە تۆ بچۆ ماڵ دایکی دەم دەستمە ماڵ دایکی ئەلێ ئەوە چییە پیاو نایە لە سوحبەت یە بکە ژنەکە لە خۆتەوە هەیەکسە هەڵەچیت یەڵە چیم بۆ ماڵی دایک و تەواو بەس یەک دەقە بە تەلەفۆنی بۆ دایکم کەم چی بکەم ئاخ چی بکەم لە ژنی جوان خوشکم ئەوزە ئەمن دەڕۆم ناڕۆی لێرابی لێسا ئەحمەدی بابی بینی ئەوە تەلەفۆنەکە ئەحمەد ئەلو دایکیان دووبارە جەژنە پیرۆز بێت جەژنی تۆش پیرۆز بێەوە نەگەیشتی ڕۆڵە دایکیانڵێم وەڵاهی ئیشێکمان بۆ دروست بوو ئەمڕۆ ناتوانم بێم بۆ ماڵتان ئەیکەنە ڕۆژێکی کە سبەینێ ئەیە ڕۆبۆچی نایەی بدا من ئەوە زۆر لە مححمودی پیاوترە لە قسەم دەرناچی گوێم لە دەنگی خاڵە عەباسم بەخوا قسەی قۆڕی وای لایە ئەلێ خاڵە عەباس جەژنە پیرۆز بێ ئەی خوام بارەشێکە کاکە دەوەرنەوە لە چێمانەنگۆ وەڵی خاڵە عەباس بە چاوی تۆ ئەها بە گیانی تۆ تۆم بەقەدەر هەموو نیاخۆشەوێ ئیشێکی زۆر زەرورم بۆ پیا بوو دراوسەیەکمان ئەمری خوای کردووە ئیشی چ کاکە ئەی هاواردەوەرە بەڵکو دەتان بینم ئەمیش دەڕۆم ئیش کەمەیە خاڵە عەباسیان تۆ زانیت چەند حورمەتێ لای من هەیە چەند بەڕێزیت من کە تۆ بینیم یەک دنیا قسەی قۆڕم بۆکەی ئێستا قسەی تۆم بۆشکێ بەس بە قورئان بۆم ناکرێت آخر ئەمن دەرێم وەرە یعنی وەرە خاڵە ئەزانین چۆن عاجزمەوە بەخوا خولە لە هەر شوێنێک بێ بە نایم بۆ شوێنە یعنی قسەی خارەی دەشتێنی خاڵە گیان تۆ بۆ قسە وەرناگەی من پێم وتی نایم و تەواو ئای دە پێشەوەی قەپاتکەم یەک قسم پێتە فەرموو ئەتوو لە شەنگە و قارەی گەلە کەم و کورتتری دەبڕۆ دەی وڵا دایخست بەخوا خاڵێکی کەرم هەیە لە ڕقی ئەو خاڵم ڕێک یەڵە بۆ ماڵی خەسوو قوبانی بە یەڵا ڕەبڕێ لێگەرە خوشکم وازیان لێ بینە ئەتوو بەم بڵێ پارەکە لە عەبدولقادری وەرگرت قەردەکە نەوەڵڵا ئێ خوشکم دەبڕۆ لێ وەرگرە ئەو دوکانێکی ماسی گەورەی دانایە هەدی ئەوی ڕۆژێ دیتم قسەم لەگە کرد گوتم عەبدولقادر قەرد کەون دەبی بەس نامری ها گوتم ماڵی خوشکم بڕک پارەیان لەکنتە کەونە قەردە گوتی لە بیرمە حازرم کردیە بابێ بیدەمێ بڕۆ لێ وەرگرە چم لێ وەرەگرمەوانێ شەنگە قالە ئیلا خەبەرێکی خۆش پێ دیارە قەرسی باوکتانم وەرگتەوە تەواو ئاواتەکە ماتەدی یەک دوکانی مۆبایلی جوان دادەنێ ماشەڵڵا موبایل سەر خۆرەگری بەدەستەوە بەرە دابڕەوم باش تازە لە بە من دەکری دایخۆ شتی وانە ئەمە خۆ من پارەمە نەگرتۆتەوە لەباتی و ماسیەکم وەرگرت مازی چاخۆشە بەڵامە بێ هەموو براکانتان لێ بخۆنەوە ماسیە وڵی دایانە قابیلیان هەرەوماندین لەگەرت کوڕەمە میراتی هەمووتانە بڕۆ دەبی بەنە بوو ئەم دەیبم باش پێ ئەلو مەحموودیان ئەم کاتەتان بەر جەژنتان موبارەک بێ بەخێرێ کاکە بەخێرێ ئەی ئەو کەسەی کە ماڵی مەت پێ نەدەزانین ماسی ڕێی ماڵی مەی پیشاندای تەنەبازی تۆ کامیانی نامناسیەوە قالەمە قالە گچکەکە دەکەواتە ئەمێ فەتاح بوو ئەمە کا فەتەعمانەیە ناقشت ناگرم سارێک جار ناوی تەنەبازی دایکم کووە لە مەتبەخەیە لە مەتبەخ چیەکە ماسیە ماسی تەنەبازی زۆر مەکە مەحموودیان بەخێر بێنەوە چی خۆتان کردو بە میوان بۆ نادانیش یاخوا قەوم بیاوەی من ڕۆڵە سۆری گوڵەکەم یاخوا بەخێر من دەی وەرە دانیشە باشن پێشکەوێت پێشکەوە ژنەکە فەرمو مافی ژنان لەسەر تەپڵی سەرمە کاکە بین و خەوای بۆ ئەخیری تەمەنەی ژنانیش دەرسووی ئەزانین بۆ ئەخیری تەمەنی جەنابیش زۆر واشی دەرچویت دەم ناوەنەوەتن یاڵە چەی هەردی بشێنی مسەیتریشم یاخوا بەخێر بێن وەرە کوڕم وەرە
وەرە دانیشە ئەحمەد گیان بەخێر بێن زۆر چاوەڕێم کردن ڕۆڵە بۆ دیانی نەبۆچی وام لێکان والله هیدایەکیان جەژنەکە مبارەک بێت ببوورە دایەت جان دۆنێ نەهاتین بە خودای دایکم زۆر نەخۆش بوو دەنا بەدڵ و بە گیان بیرم دەکردی بەڵام دەبوو بچم نەچوو بام نەدەبوو ئیشەڵڵا باشە بێت لەو شینە دوێ چی بوو هیچ پێت دەڵم با بچینەوە دیسان دایکت دی زمان بۆ بلبل ئەلم ڕۆڵە دوێنێ بۆچی نەهاتن قەیسێکی خۆشم لێ نابوو حەستان لێ کرد بچم شیرینیشتان بۆ بێنم دای ئەوە نێت تۆ ماسی بۆ کردوین ئەلم دایە خۆ ماسیەکە و دەستکاری نەکرد ئێرە ڕۆڵە بەبێ بۆ چۆنەی خۆ ئەوە دایکە سلام علیکم عەلەیکم السەلام مەحموود گیان دەسێ ماچەکەم دایکە گیان جەژنی شێ پیرۆز بێ هەموو ساڵە لە خۆشیاوی جاژنی تۆش پیرۆز بێەوە ڕۆڵە بۆ سەمیعە و نەهێناوە وەڵا دایکە گیان منیش گلەی بێ هەیە چیە ڕۆڵە بۆچی ماسی و کردووە نازانی ماسیم بۆ هێناوی تۆش هێ ناوتە ئەی چۆن ماسی وەرە قەم ڕۆڵە ساڵح بی سلام عليكم وعليكم السلام سەمیعە گیان یاخوا بەخێر بێی پیف لەم ماسیە ئێمە دۆلفینمان پێ بێزمان نایە باسیکەین ئەڵی قسام بکەی من پیاوەتیم کرد یاخوا بەخێر بێ سەمیعە گیان شلوني ما موجه چاکی بۆ ساقم بێڵی پیرۆز بێ ئەرە دەبەسە دایکە توێخێکی لێ بۆ دەبەسە ئەی کە پێم خۆشە بووک و خەس و ئاوا بن ئەوە هەمووی شەهامەتی منە من شەهامەتی منە ئەزمەی پیاوەت ژنانی ئەرە دەوەرە لامەوە وابوورام و دەوەرە تەنیشتم ئازوو بیرت کردم بە ساقە چێ بێت و ئیدارە ناکەم دەوەرە لامەوە دڵەکەم ئەخوا عیبە پیا و ژنانی بێت دایکە ئەوە ڕەفیقێکمێ ئەمەمە بە شانوباڵی ژنەکەی هەڵەیە ئەڵە ژنەکەم لە دۆلفینە چێ بەو خوا حوتیژی شەڕی ئەشکرا دەست پێ بکە دەی هجوم کە دەی هجومی چی بکەم من میسیم ڕۆناڵدۆم وەزیستە حەلم لای ڕاوەستە دایکە برادەرێکم هەیە لە ژنەکەم لە ماسیە چێ بە شەرەفم لە گەسی دوای سەعات پێنجەکەم بەس شیشەکەی پێوەمێنە خوا عیب ناکەن ئێوەڵی مناڵێنەوە عیب ناکەن ئێوە شتا ناکەن دایکە گیان بەعزێ هەیە تعلیقمان لێیە ئێمە مستەقەفین ئێستا فێر بووین تیکتۆکەکەن تیکتۆک تۆ دەڕابەی دەمە داخەجارێ ناوەکەی فێر بە ئەوەی پێ ناوترێکی تۆت ئەو پێوترێ شیفۆن شیفۆن نانا حەیان مەبە و قماشە کیتۆ ئەوەی ئەوتی ئەرە دە بەسەر ڕۆڵە باوکتا بە سوێیەوە سەری ناوەتانە منیش بکوژن گورە بە قوربانی سوێ بم دایکە گیانگاڵتە بە منەکە بەخواڵی مریشکی سوورە ئەی دەرد تو جارێ هەر سەقافەتی جل لە بەرکردنە نییە لە ڕوێ بەو کراسەوێ دەرەوە ئەڵێ قاعدەی شەترەنجی کە خۆشە بەسە جەژنە جەژن ئەرە دایکی ئەو هەتیوە سەری لە منیش تێگا بەخوا ئەڵم ماسیەکەمان بە خەڵوز بۆ برژێنی نانە بە تەڕەماژەی بژێنە خەڵوزێکی بابە لە ڕۆنا سووریە کاتەوە نەخێرە بێ هەر بە خەڵوز بێ وەرە تا بڕۆ لە ڕۆنا سووریە کاتەوە بۆ بە قسەی تۆ نابێ ڕۆن یعنی ڕۆن نەخێر خەڵوز یعنی خەڵوز ئەرە دە بەسە جەژنە ئاقالە و نقڵە بێنە ڕۆڵە عیبە جەژنە گەردن ئازای لێکتری بکەن ئەمە ئاواتن بۆ لای دایکتان دڵخۆشیکەن ئەکسەلە من لەکی باشە نقڵاوا گێڕێ نەکبەت کوڕەتنیە چنیە پیاوەکە دەست خۆش بێ ئەمرە نەمێ خەڵک بۆ برا گەورەی جێرە لە پێشایە بۆ برا بچووک چاو بە شەرف مەڵی یەک ساڵە دڵیان نەخواردو ئامانە تێگاکە من ساڵێکە نقڵم نەخواردووە وەڵای ئێستا دانیشم بەڕەحەتی 1 کیلۆ نقڵ بۆ خۆم شیرە لە لوتم نێتە دەرەوە واز نایەنم ئەمرن نەمێنێ من نقڵ نەخواردووە ئەمرن نەمێنێ داڕزێ ناچسن بۆ معلوماتیشێ ماسیەکە بێ بە ڕۆن سوورکرێتەوە واللهی ئەبێ بە خەڵوز ببرژە ڕۆن یعنی ڕۆن خەڵوز یعنی خەڵۆس ئەو لەگەی جێتە لەگە تۆمە احترامی خۆ بگرە ها احترامی خۆم گرتو ئەبێ بە خەڵوزیش بێت تێگەیشتی وا لە منەکە لە کێش لە من ئەلە من بای بۆکس بم لەسەری ئەی بی ئۆن ئایش وای دێت
ئەرە دایکە و ماسێ بوو بەچی لاکەی دڵمانێ لە برسا چاورێ لەسەر ماسیێکیتان لە خۆتان کرد چۆن جوابی خەڵگەێنەوە بەم جەژنە ها ئەزانین چۆن دایژیان تخوازە کە ماسیەکە هات تۆ خۆ سەری گەورێت بە عەدالەت تەوزیعیکە لەبەر من برا گەورەم بەشی کلکەکەی بۆ ئەوەندانێ بەشی کە لەو نەرمەکەشی بۆ ئێمە قیروسیە ڕاستەکە دایکە گیان لەبەرەوەی برا گەورەم و عەقڵی لە دەستداوە ئێسقانەکەی بۆ ئەوەندانێ نەرمەکەشی بۆ ئەم کوڕە بچکۆلەی خۆدانە باشە بە ساقە بم احترامی خۆ بگرە خولە تۆ خۆ احتیرامی خۆ بگرە لێو قبول ناکەم دایکم دانیشتووە مڵم با قسە نەکەم دایکم دانی شەڕۆڵە دیسان دەسان پێکردەوانەیە ئاڕۆڵە و ماسیە بێنە السلام عليكم خاڵە خاڵە یا خاڵە هەلا خاڵە یا خاڵە هەیە خاڵە یا خاڵە ئەمە تێناگەم ئێرە ماڵە یا سەهرەیە ئەوە چێ کورە و شەقشەقە شەقچێوە خاڵە چەقەنەکەم دەنگی نایە بەدەم لێم ئەوە چیەوە چڕ چاوتان لۆ هاوەچی خۆخی سپی ڕزیە ڕزی ئەوە لەسەر ماسی شەڕیانە هەی ئەمرتان نەمینێرێ وەڵڵا ماسی هەندەی دەینی کورە ئایلەی نەدی و بدی ئاخر نەدیت کۆکەنە خوشکمەوانە نەدیت کۆکەنە کورە ماسی چیە ماسی هەر عیبە لەو ماسی وە دەکەن ئەمرتان نەمینێ ئەرێ خوشکم دەرێ ماسێکە زۆری مایە لێنەوەی هێنێ دەڕۆڵە دەبیێنە بینە کورە و ماسی بینە زووبە وەڵی خاڵە عەباس پێ ناخۆش نەبێ ڕێک تۆش طەبیعەتی پشیلەو هەیە بۆ حاسەی بۆنکردن دەرەجەیەکی کۆڕم ئامندرم خەبەریدا زانی مەوڕۆ ماسیە کورە دەبینە و ماسی بینە دەی ئەمەن یەک چش نییە سرم سوڕمایە لە یەک شتی حایر مایمە ئەنگۆ حەز لە چڕ چاوی یەکدری ناکەن بە قسەی کەس ناگەنەکن یەک خێرە ئەوڕۆ لە بەرامبەر یەکدری دانیشتینەوە ئەها ئەم پرسیارەی خاڵە عەباسم زۆر پێخۆشە زۆر جەوهەریە ڕاست و ڕەوان پێ بڵم خاڵە عەباس ئەوەی ئێمەی کۆ کردوێتەوە و لەم جەژنەیە ماسیە ئەی ئەمرتان نەمینێ کوڕم ئەی ئەمرتان نەمینێ داوە شێنەڕێ وەڵڵا کورە عیب نییە پیا و شخصیەتی خۆی لۆ ماسی بینتە خوارێ ها خۆتان ئەوها بە حقوبە دادەنێن و بە قسەی کەس ناکەن و حیسابی هیچ لۆ خارتان ناکەن لۆ داکتان ناکەن لۆ ماسی وەڵڵا عیبە پیا و لۆ ماسی بکە کورە دەبینە و ماسی بینە بردم لە برسان وەڵا خاڵە گیان ئەگەر ماسی نەبووە منیش تەنەزولم ناکرە زانی بۆ بۆ لەبەرەوە حکومەت گرانی کردو ماسی بۆی ئێستا منیش حەزم لێتی ئەزانین چۆن خاڵە خۆی هەتا برسی و بێ ئەو ماسیە لە مەعیدا باشتر جێ خۆی کاتەوە ماسی سەگە وەرە سەجێ چە حالی چە ماسی هەر ماسیە کورە دەبینە و ماسی بینە دەرێم هەستم بیدەمە بەر شاپان ئەرە دڵم ئەحمەد من لە برستان مردم ئەرێ و ماسی چ بوو ئەرێ دەژنێ من چوو زوانم محموگیان ئەرێ چ بوو ئەو ماسی هەر نات من مردم لە برسا مەحموو بە ساقە بێ ماسیەکەش نییە بۆ دەبم بە ماسی بە ساقە خۆمە بۆ بژێنم با ناحەز دڵی بتەقێ ئەمرت نەمینێ زەلامەرێ وەڵڵا دەستی پێکردەوە خۆ ئەمە واز ناهێنە زانین چۆن شەڕی ڕاگەیاندن ڕناگرێت وەڵی منی شەڕی جەولی دووەم بۆ ناکرێت بەس دەتوانم پێی بم ئەی ئەمرت نەمینێ زەلامەرێ وەڵڵا کورە تا و ماسی بینە کورە شانگەی برام ماسەکەی دابەزێنە ئەرێ ئەو ماسی ئەژداییتان سوودانە موتان خواردووە ئەرە ڕۆڵە بۆ ماسیێتان خواردووە دەزانی لۆ سکە ئەنگۆ هەر هەمووتان ڕۆژێک لە ڕۆژان خەمەچی ئەو داکەتان نەبووە سەرەکتان لەو داکەینەدە هەر ئەمن ئەو کوڕێنی لە گەری مادی بوونیە لوێ ئەماش بیراتەکەمان خوارد کورە هەی ئەمرتان دەمینێ ئەرێ وەڵڵا کورە من داوەتەکەم بەجێشتە جیز چالووەم سەر بڕی بوو جیسەک کورە من گۆشتی جیزکم بەجێش هەی لە خەبری کورە دە چۆکت نادە چۆکت چەند درێژە گەرمەسان ئەلو جملێتە کاکە ناتوانم برا ئەمڕۆ ئیشی دایرەم هەیە دێ خواحافیز خواحافیز پیاوەکە دەوەرە
باشەوە هاتم دان مەژۆم کوڕنان حازر درێنگە دەڕۆم حەما وەرە کوڕنانی بخۆ ئەمیش دەستم زل بۆڕم دەڕۆمەتەوە ئەرچێ کاکە چاو نبینێت تۆ ئەوە ژووری یاسا لە کوایە یاساکۆ لە وڵاتە هەیە بابا من حەقم چێ بەسەر ئەوەوە ژووری یاسا ئیمزایەکم ماوە کاکە جاخۆ مشکلت نیام هەیە دنیام لێ ئاڵاز بۆ خەریکە مەشمەتەقەت و بازم لێ نەهێنی بڕە لە تۆ مەشغوڵتر واش ناکەم بڕە ملیۆنێک دینار قوربانم ئەو ئیمزایم هەیە تۆزێک بە پەلەمە منتم بۆ بکەیت کاکەلۆ عەزلەتە ئەتو چ قەومایەوەها خۆت بە مندادا بانی باش قوربان جە وەڵاهی ئیمزایەکمە بۆ زۆر زەرورم کا ئەوە تاڕۆ ئەوە نا ئەوە کلێنکس حەوشە ها حوشتر ها حەیدەرە فەنی ها پشمینم داهات دەی بە حیسێتم پژمینەکە ئەمەنە بخانە ئەو ئیشی من ئەمڕۆ تەواو نابێت کاکە ئەتو چییە بەو سبەینێ ساڵحانەی یێقەی دایرەکی فەقیری وەکی مەدگرتیە چاوە ڕاستەکەم یەک ئیمزای جەناب مێ و تەواو بینە بزانم چییە مەوزوع یەک دەقە تەلەفۆنە ئەوە ئافعال راح وسوور عەبدوڕەحمان وەسۆ باو کاڕ عەبدوڕەحمان ئەوە برادرمە باش هەلۆ عەبدولوەهاب کوی ئەوە لودونی نەهاتبووی لە ماڵی جەودەتی کوبەما خوارد کوبە چ کوبە هاردن کە قیمەی ئەوەندەی تێدا بۆ قیمە چ قیمە ئەوەندە ئەو هەموو کشمیش و باوی دەست لە ماجەکەم بۆ ئیمزاکە دوایی تەلەفۆنەکە بکە قوربان ئەوە جارێ مراجعم لەگەرە ڕەحمان عەجەلەیتی زۆر کاکە ئیشی تو چییە؟ ئەو تا قوربان بەڕێکی قوربانە بم بۆ بەڕێوبەرایەتی شارەوانی بابەت ڕێگە پێدان ڕێگە پێدانە تێلاکار ڕەزا چێ ڕەزا وەڵا ڕەزا جیرانێکمان هەیە کامەتە لێرە دوسرایە قوربان ڕەزامەندی ڕەزامەندی کوا ئەوە بڤە کورە بفەرمونون ئەو بۆ نەیخوێنەوە بۆت نەجاتێ بم باشتریش وەڵڵا چاوەکەم تااقەتم نییە بۆ بەڕێوەبەرایەتی شارەوانی باوەت ڕێگە پێدان تکایە ڕەزامەندی بفەرمونون بەکردنەوەی دوکانێکی تەڕ بۆ ئەمەی کە ناوی لە خوارم نووسراوە ئەتو زۆر عەزەلە دەخینیەوە خراپاوە ئەوە نووسیم باش ڕاوەستە کاکە ڕاوەستە حەق و حیساب هەیە 25 ڕۆژیت کە وەرەوە باشە بۆ 25 ڕۆژی کە ئاخە تۆزەی ویژدانتان هەبێ فڕکانم پێکەوتو بۆ دوکانێکەسە بۆچی نابێت با بێم لە مدیر ئیمزایکەم و تەواو آخر کاکە ئەوە ئیجراءاتی دەوێ ئەو ڕێ دوورە ئێستا دەبی ببەمە ئەو غورفەی بەرامبەرمان ئەوێن دەرێت تەواوکەم غۆرفەکەی تەنیشتی ئەوەی قناعەکەم دوایەکن سکرتێری هەتا دەگەمەکن مدیری دەوام خلاص دەبی سبەینێ بچمەوەکنی ئەوزە چەند ڕۆژ ڕاوەستم هەتا ئیمزا دەکا
دەکا 25 ڕۆژ منی داما و نیازم هەیە دوکانێکی تەڕ بکەمەوە جا بەس نەبوو نەمکردبووە جەنابی شێبەی مەعاملە دەستکێ سڵقم لێ بکەی بە ناموسم بە حەوی ڕۆژ ناگەێتی نەتیجەی سڵقەکە هەنگۆ زۆر ئانتیکەرە دەزانی کاکە ئەنگۆی هاوڵاتی لووە عەزەلەتانە تێناگەم وەنی وەڵاهی ئێمەی هاوڵاتی ڕووی بابی بابمان ڕەش بێت دایمە عەزەلەمانە ئەگەر شکاتم لێ نەکردی من پیاو نەبم باش هەتو یەخەم بەردای گورە بابە من 20 دقیقە یەخەم بەرداوی ئێدە بڕۆ شکات کە مادەم وی ئەزانی لای کێ شکاتی لێکم لە چێ شکات دەکەی لە پەرلەمان لا ئەو ئەندام پەرلەمانەی کە من دەنگم ماوەتێ دیوار بەجێ کەس جێی لێ نەبی پەرلەمان دەوام دەکا لە ئێوە زۆر باشترن زۆر حافیزە دەبی ئامنیش بچمەکرد مدیری ئەوە سعات نۆیە هەتا دەگەمەوێ دەبتە سعات 11 برێ مامۆستا ئیجازەم بدێ وارێ مارەسۆنمایە باشە کاکە خواحافیز گوێ بگرە تا یەک هەفتەی تر نامەوێ کەس ببینم باشە؟ باشە بەسەر چاو فەرمو بەرز وەڵایەت مەلای جەنابی وڵا جەنابی وتویتی تا هەفتەیەک نابێ کەس بێتە ژوور ئاخە من ئیشم پێیەتی کاکە دڵی کوردی نازانی جەناب فەرموویەتی تا هەفتەیەک تر نابێ کەس بێتە لام فەرموو ئیشی هەیە نییە منە چمە ژوورۆ بزانە چی یەکەم وەرە کاکە مەمنوعە نابێ بچین ژوورە نابێ وازی لێ بنە ڕۆڵە وازی لێ بنە تۆ لە دەرەوە چاوەڕێ بکە بزانم چییە فەرموو چی دەوێ داماوە کەرولاڵیشە وەرە پێشە بزانم چی دەوێ حتەتە سەر چاو منی حاجی مدی حاجی هەلت بەمنە ئاتۆ بمەرێ ئەپا ئەمە ناکرێ منی حاجی بەتی ئی کاکە خۆ بەدەست ئێمە نییە کەوتم ناکری ئەنی ناکرێ منی حەدیدی عەبریدی حتەتە حتە ئێ ناکرێ منی ئەمە حلوە قال ناکرێ منعن پاتەن يا حاج حتى ئێ ناکرێ حتى ما حتى بە هیچ شێوەیە ناکرێت ما حتى مني حاجة هي وسعة ئەوە چی هەڕەشەم لێکەی بنێرم پۆلیس بێ بە شەق بوو بە ساق من هدوة حتى وخيش كل أو كلابة ضلمة ئەمە ساختە چی قسەژەکەی هاي قساكم تكا بيرسة دنياكم لا يتوبوا دنياكم ليه ورقتي توا گەرمەسان ئای دەستە خۆش بێ کاک فەتا بەڵێ زەحمەت نەبی یەک سوال لێ بکەم فەرموو هاتۆ هاتیە فندقی یان هاتیە چایخانەیەوە پارەدایتەوە لە سەلایەکی وەڵا هاتوو ئیسراحەتێ بکەم ئێ باشە لۆ لە ماڵی خۆت استراحەت ناکەی مام عەلی گیان بەس ماڵەوە جێ ئیسراحەت نییە بەدە هەستە کاکە هەستە لاقە دووا درێژ کردی هەستە دەیت خۆت چاکە دەی دە باشە من یەک پرسیارێ لێ یەکەم فەرموو ئەم قاچە لە چیە ئەو قاچەت لە باڵە مریشی دەچی نەخێ لە قاچەکەی ترەچی ئەوە پێشم ڕادەبیێری هەستە کاکە هەستە جوان دانیشە هەستە دەزانی چییە کاک فەتا چییە کاکە ڕزار لێ دەکەم ئەو چایخانەیە مەزدە ڕسقی منە برام کاکە وەڵڵاهی چایخانەیە من دوێران کردیە کاکە وەڵڵاهی پیاو ناوێری بێتەوە چایخانەی هەندێک مشتری هەلەکن دەرکەی چایخانە دەرێ فەتاح قسە لە ڕوو لەوێ دەرێم ئادرێ ئەوە نهاتمە ژۆرێک کاچ خۆم لەوەم لێ دەکەی برام ئێ چی بکەم کاکە گیان دڵەکەم ئاوای ئەگەر ئەو قسەی نەکەم دڵمە تەقێ کورە کاکە لەو زمانەی لۆ قسەی حەق دەکەی برام کورە لەو زمانەی زمانی خۆت بگرە سەر سەلامەت دەبی کاچی خۆم مام عەلی وەرە وەرە توخوا وەرە زعینی بەسام لە چاو ئەم چایە بە ئاوی بیرلی منە هەر لێشینی بە ئاوی مقەتەل لی نەخۆش بە خەڵک هەڵە بەخوا چاکەی خۆش وەڵڵا باوی مقەتەر چایە لۆ لێنێم ها دوبە خۆت 250 دینارم دەدەیە ئاویش غڕ دەبتەوە سەری مانجە ئەگەر شتەکەم بدەیە زۆر زاریش لەبیر دەچی لەسەر لایەک شپارت دایتەوە زڵان بگرە وەرە وەرە مام عەلی یەک شتی کەو با پێ بڵم تۆ خوا ئەمە چیە بجلان تۆ معقول ئەمە تەنسیقە شەرواڵ و کراس بەیەکەوە
ئەو چاقتەیە چۆن ئەقم لێ دڵمە تەقێنێڵێم باشە ئەمن یەک سوال لێ دەکەم بەڵێ بە شەرەفەوە تەنسیقە کە چەرو چێت هەرە وەڵامەوە دێتی السلام عليكم وعليكم السلام مشتری هات قوربان دەم قسەینەکەی قەتەنت باز دەکەم كاك فتحي جنب باشي باسی بەخێر بێ وازن چۆنە دەواز لەم ماچماچێنە بێنە سامانەوە چییە؟ کورە کاکە من هەموو دنیام خۆشەوێ حەزەکەم هەموو دنیا ماچکە ماچیشمان کە دوایش لە پشتە و خەنجەری ژەهراویمان لێبە من خەنجەری ژەهراوی دێبم ئەرە وەڵا سامان گیان من قسەم لە ڕوە باشە من خەنجەری ژەهراوی من کێداوە جاخۆنە یەکیەکە نەدوانە نەسیانە نەسا هەرە بەڕاست بیرم کەوتۆ سامان ئاش بیتۆ لەگە ماڵی خەزورە کورە ماڵە بە قوڕنە گیرە تۆ برتەوە بۆ کوێ ئەی هاوار تۆ باسی کەیەکەی کورە کاکەوە 2001 بۆ پێش پرۆسی ئازادی سەدام حوسێن ما بۆ کاتە کورە کاکە مۆزوعانە باس مەکە لێ بزار لێکم سامان بیرتە وەختی خۆی چۆن بەکەل لە کەوتی تا حوزێرەوە ئەنە کورە کاکە دەبی بڕۆ چیە مۆزوع کورانی دەینتەوە ئەو هەموویەوە تۆزی لەسەر ئەوە ڕۆشت و ڕابرد بڕاوەتەوە لە تۆ وازدەوە بێنە ئەڵێن ئێستا ئافرەتێکی بێوەژنی عەرەبە بدۆتە قاتی سێ من بەڵێ تۆ جا تۆ کەی کۆتر بازبووی ئەڵێن ئێستا دوو کۆتی تەقلە بازێ بدۆتە ئەو سەربانە ڕۆژی دە جار سەرەکەوی دانیانیتەوەیتە خوارەوە کوڕی باوکم عەی بەبا خەڵک باسێ نەکا بڕۆ لەو کۆڵانانە باسی تۆیە کورە کاکە تۆزێ وجدان دەبێ خوا بناسا کاکە و کەسە بێدەرەتان و بێ کەسوکارە لەسەرەوە ژوورێکم داوا پێ لە ڕای ئەو خۆیان بەخێوێکم ئای بۆ پیرەمێردە ناخەیتەوە ئەمە چی لە پێرەمێتکەم کاکە جانە فەقیرە هانای بۆ من هێناوە کورە عیبە کاکە عیبە من قسەم لە ڕووە واز لەم شتانە بێنە کورە دەبەسا قسەم لە ڕۆ قسەم لە ڕۆ قسەم لە ڕۆ 1001 بوختانە بۆ کردم کورە بەسە کاکە عیبە تۆزی بیبڕەوە تەداخلی مشکلێ معالەمەکەی ئەوە چاکەش من نەخوان ناخۆ لۆ دەڕۆی برام لۆ دەڕۆی کاکەوە چت بەوەی گۆوارڕۆیی کاکە لۆ لێ ناگەڕی مشتری لە چایخانە من بەحەسێتەوە لۆ مشتری دەڕەوێنیەوە لە ڕای خوای کاکە لێگەرە دوعانە کازبیاتم بکەم لۆ ماڵ و منداڵم مام عەلی جان قسەی هەق ڕقە پێی ناخۆشە مەکە السلام عليكم وعليكم السلام سەرچاو بەخێر بێ سپاس نانی بەیانی چیمان هەیە خێر بوو هیچ نییەوە شێتەوی پشتم مەجید هەستە بڕۆین دەستڕادۆشەنم دەترسم نا زۆر شێت نییە تەختەچی نخستانە ئەوە پێ کەسە شەوان لێرە دەنوی بەڵێ چیمان هەیە نانی بەیانی ماست قەیماخ هەنجۆن پەنیر هێرکە ئەمرکە دڵی من چییە خۆی من قەیماغێک دەخۆم قەیماخ بە چاوان جەنابەت بۆ من سێشیش دوم بێنە لەگەڵ کەبابێکە خۆیرە کەباب خانە نیە ئێرە بە زنانی سوێنانی حەیامان مە بە مەجید تۆزێ ماست بە چاوان چاوان کاک مەجی بەخێر بێ فەتا ئەمە تۆی بەڵێ ێ باشە خۆ چایچێکەوتی ئەوە شێتە من شێتم کورە ئاشجا و ئابایی شێتە مەجی ئەمە حەلاوە واجوان بووە بابە حەلاویی حەلاوی داما و چەند ساڵ لە جیا کەوتو نەخۆشە ئەمە چییە؟ ئەمەش نە تازەکە بوو هەیە خوادا ئەوەشەی ئەمرن نەمێنێ باشە بەڵێ ئەو پارەی لەما سەرفێ کردووە لە حەلاوە سەرفە کردای باشتر نەبوو ئەر بابە تۆ قەچیە بەسەرەوە ئێمە قسەم لە ڕووە ئەر بابە دەبەسە لە ڕۆبیڵە دانیشین ئەی باشە بۆ هێناوتە بوو ئێرە بۆ نان خواردن ئەزانین چۆن بەڕاستی ئیشی محکەمەمان هەبوو وتم تا لە ماڵەوە چا حازرەکە و تا نانەپولێت تەخیرە بین لێرە نانێکە خۆین و ڕێگە چین بۆ محکەمە وەڵڵای ئافرم مەجی ئەشەم بیلا عەقڵە ئیشەکە بۆ ئەوی زوو بگەیتە محکەمە یەک قەڵەباڵغی ئەو محکەمەی بەرراکەوێت چۆن دوو ڕیزە تێگەشی دوو ڕیز گیراوە ئەو عالەمە هەمووی زەواجەکە نە کوڕی باوکم ڕیزێکیان چوار کەس ژن ماراکە ڕیزەکەی کە ئاوا پێچاو پێچ هەمووی تەڵاقەیرێ بەڵێ بەڵێ یەک پرسیاری کەم هەیە بڵێ ئەمریکا ئەم خوشکە ناوی چییە؟ ئەمە ناوی لولووە مەجیژیان ئێستا لولو بەم تەیراناڵێن ئەمە نێ دەنویان خوارە پێڵن لولو مولو ئابەواناڵێن بە قوربان ئەزانین چۆن خۆی ناوی لایەقە بەڵام لایەقەکە خۆش نییە حەزم کرد لە قەبەکەی لولو بێ یەک پرسیاری کە بکەم خۆ عاجز نابی ناوەڵە بەس لە براژنێکم براژن ئەرێ براژن ماڵێ بە قوڕ نەگیرە سەر لەم نیشتێکە دەجوابی بەرەوە بەڵێ برام ئەڵێم تۆ باوک برا نیتە ئەوانە چ پەیوەندی بە تۆی شتانە لە من دەپرسی تۆ قەچێ بەسەرەوە باوکو برای بۆ چییە ئەوە نێ من دانیشتم مێ دەکەیم من باوکیم بابیم برایم ئەژداد و ئابایم تۆ قەچێ بەسەرەوە مەجیژیان تۆ شخصیاتێ نییە بە ساخەوە بڵێ ئەڵێم شخصیاتێ نییە احترامی خۆ بگرە ها تێگەیش ئەگەر شخصیاتی هەبووە یەکەمین ژنێ بەسەر حەلاو ناهێنا دووهەمینیش ئەم ئافرەتە و ناهێنا ئەم چاخانە بۆنە ئەو هەموو پیاوە احترامی خۆ بگرە ها کوڕی باوکم من قسەم لە ڕووە ئەرە دەبەسە قسەم لە ڕووە سەرێڵی بەڕووە هەسەشنەکە با بڕێ والله چی مامۆستا گولو ئەڕۆینجا هەڵێ دانیشین مامۆستا ماستە جەرزەیەکمی نای بەزیە قیستام کە قوربان دەبوو
يا والله يخوش بەڵام ئەم قسە لە ڕوە نارە دانیشین کاکە ناخۆی براژم برە چ نا ئەڕێ ئەوە چ بەوانە گوتێ کاکەوانە لۆ غاریاندا هیچم نەوت کە هەستا لە خۆفی خوای نەبینیە ئەو ماسی دەڕێژ بەسەرت کەرەشش پیا دەکەم نییە بڵعکە سواری کەرێت دەکەم کورە کاکە بەسە فەتح ئەوە ئاخر ڕۆژە دێ چایخانەی من چیت کە بێ و چایخانێ هەردوو لاقت دەشتێن تێگەیشتی ئێ بۆ لەبەرەوەی ئەمریش قسەم لە ڕووە جەنابەت لە ژێر دروشبی قسەم لە ڕووە ئەو چایخانە دوێران کرد تاحتیمت کرد ئیفلاست پێ کردم